بکێشم ناڵە بکێشم ناڵە دێمە زیارەتت یا رسول الله یا حبیب الله یا رسول الله یا شای مدینە یا شای مدینە. بەخشندە و میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ شادی و کامەرانی بێت. من ڕۆمیار فارس خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە نوێڵقەیەکی بەرنامەی هەگبەی ڕەمەزان بە خزمەتان شاد دەبم کە بریتیە لە خوێندنەوەی تەفسیری توێژەر لەمەڕ ئاەتەکانی قورئانی پیرۆز. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. واتا سپاس بۆ پەروەردگاری جیهانیان. ئەگەر سەرنجێک لەم ئاەتە بین باسی ئەوە کە چەند کۆمەڵێک و یاخود عالەمی تر لە هەسارەکەی ئێمە یاخود لە فەزای ئێمە ئەژین و ئەمە ئیعجازێکە لەسەرەوەی کە لە گەردووندا چەندین شارستانیەت هەیە. الرحمن الرحیم، خودایە کە میهرەبانەکەی لە زەویدا تەنها هەموو مرۆڤ دەگرێتەوە، بەڵام لە ڕۆژی دواییدا تەنها ئیمانداران دەگرێتەوە. مالکی یەوم الدین، و ئەو خودایە خاوەنی ڕۆژی پاداشت و سزایە کە مڵک هەر بۆ ئەو دەگەڕێتەوە. ئیاک نعبد و ئیاک نەستەعین، تەنها دەبێ ئەو خودایە بپەرستین و تەنها دەبێ لەو خودایە داوای کۆمەکی بکەین. اهدنا الصراط المستقیم، و هیوادارین کە خوددا ڕێنماییمان بکە بۆ ڕێگە ڕاستەکەی خۆی. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين، ڕێگای ئەوانەی کە نیعمەتی بەسەرا ڕۆشتون، نەوەکو ڕێگای ئەوانەی کە خەشم و قینی لێگرتون، و نەوەکو ڕێگای ئەوانەی کە گومڕا بوون. سوورەتی بەقەرە. بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم. چەند پیتێک لە سەرەتای هەندێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆزدا هەن کە نیوەی کۆی پیتەکانی ژمارەی زمانی عەرەبیە کە ئاماژەیە بەوەی کە هیچ کەسێک ناتوانێت بەو پیتانە کتێبێکی وا بێهاوتا دابنێت. ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين، و ئەم پەرتووکوو کتابە هیچ گومانێکی تێدا نییە، ڕێنماییە بۆ ئەو گەرانەی کە لە خوددا ترسن. الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون، ئەوانەی کە بڕوایان بە غەیب زانستی نادیار هەیە و نوێژەکانیان دەکەن و لەو ماڵەی پێیان بەخشراوە دەبەخشن. والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون، و ئەوانەی کە باوەڕیان بۆ قورئانەیە ناوە کە بۆ سەر محەممەد دابەزیوە، و ئەوانەی کە بۆ پێغەمبەرانی پێش محەممەد درودی خوای لێبێ دابەزیوە و بە ڕۆژی قیامەت ئیمانیان هەیە. أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون، ئەمانەی کە باس کران ئەوانە ڕێنماییان مەرگتووە لە پەروەردگاریانەوە و هەر ئەوانە سەرفراز و بەختەوەر دەبن. إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون، بەڕاستی ئەوانەی بێباوەڕ بوون چوونیە کە بۆیان ڕێنماییان بکەی یاخود بیان ترسێنی و نەیان ترسێنی، ئەوان هەر ئیمان و باوەڕ ناهێنن. ختم الله على قلوبهم وعلى سمعهم
وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم. چونکە خدا مۆری بە دڵیاندا هێناوە و بە گوێیاندا و بە چاویاندا پەردە هاتووە و بۆ ئەوان سزایەکی پڕئێش ئامادە کراوە. ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. واتا لخلقی کۆمەڵێک هەن ئەڵێن باوەڕمان بەخوا هەیە و بە ڕۆژی دوایی، بەڵام لە منچینەیە ئیماندار نین و باوەڕیشیان نەهێناوە. يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون. ئەمانە پیان وایە خدا هەڵدەخەڵەتێنن، بەڵام لە ڕاستیدا تەنها خۆیان هەڵخەڵەتانوە و درکیشی پێ ناکەن، و پیان وایە کە ئیماندارانیان هەڵخەڵەتانوە، بەڵام ئەوان حەز ناکەن کە تەنها خۆیان هەڵخەڵەتاندووە. في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون. ئەوانە لە دڵیاندا نەخۆشی هەیە و خدا نەخۆشیەکەیان لەسەر زیاد دەکا و سزای پڕئێش بۆیان ئامادەیە بەهۆی ئەو هەموو دروایی کە دەیکەن. وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون. وكاتك بوانا بوتريت توي گەندەڵی لە زەویدا مەچێنن، ئەوان دەڵێن ئێمە تەنها چاکەکارین. ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون. دەسا ئاگادار بن ئەوانەی کە باس کران ئەوانە گەندەڵن، بەڵام خۆیان هەستیان پێ نەکردووە. وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس قالوا أنؤمن كما آمن السفهاء ألا إنهم هم السفهاء ولكن لا يعلمون. وكاتك بيان بوتريت وكو أو خلقا إيوش باور بيهنن، أوانيش بغالتيك ودلين إما باور بيهنين وكو أو قوجانا، وخدا دلي ئاگادار بن ئەوانە خۆیان گەوجن، بەڵام هەستیان پێ نەکردووە. وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون. وأوانا كاتك دقن بباورداركان دەڵێن ئیمانمان هێناوە وەکو ئێوە، بەڵام کاتێک دەگەنەوە لای گەورە شەیاتینەکانیان دەڵێن ئێمە تەنها گاڵتەیان پێیەکەین، پێیان ڕابێرین، ئیمانمان نەهێناوە. الله يستهزئ بهم ويمدهم في طغيانهم يعمهون. وخدا گاڵتە بەوانە دەکات و لە گومڕایی خۆیاندا دەیان سوڕێنێتەوە. أولئك الذين اشتروا الضلالة بالهدى فما ربحت تجارتهم وما كانوا مهتدين. أوانا بازرگانێکی خراپیان کردووە، چونکە ئەوان گومڕاییان کڕیوە بەرامبەر بە هیدایەت، و لەو بازرگانیە هیچ قازانجێک ناکەن و هەرگیز ڕێنماییش وەرناگرن. مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون. نمونەی ئەوان وەکو کەسێک وایە کە لە دەوری ئاگرێک بێت، کاتێک تاریکە بێت دەوری لێدەن بە پەلە بۆیەچن، بەڵام خدا
ڕووناکیەکەیان لێلا بات و تاریکیان بەسەرێنێت و ئەوانیش لە تاریکیدا دەبێنەوە و سەر لێ شەواو دەبن و هیچ شتێک نابینن صم بكم عمي فهم لا يرجعون ئەوانە کەڕ و کوێڕ و لاڵن هەرگیز ناگەڕێنەوە بۆ هیدایەت أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين یاخود وەکو کەسێک وایە کە لە ئاسمانەوە تاریشیەک هەبێت پاشان لەپڕ هەورە بروسکە و ڕعد و بەرق دەرکەوێت و ئەوان لە ترسا دەسەبەن بۆ گوێکانیان لە ترسی ئازارەکە بۆ ئەوەی نەمرن نمونەیان وەکو ئەوانە وایە بەڵام خوددا دەوری بێباوەڕەکانی داوە يكاد البرق يخطف أبصارهم كلما أضاء لهم مشوا فيه وإذا أظلم عليهم قاموا ولو شاء الله لذهب بسمعهم وأبصارهم إن الله على كل شيء قدير کاتێک هەورە بروسەکە چاوەکانیان دەترسێنێت شۆکیان دەکات کاتێک ئەوان دەبینن هەورە بروسکەیە دەڕۆن و ڕێگا ڕووناک دەبێتەوە و کاتێک تاریک دەبێت دەوەستن واگەر خوددا بیویستایە ئەوە بینایی و بیستنی لێلا لەبردن چونکە خوددا بەسەر هەموو شتێکدا ساڵ و بەتوانایە ئەمە نمونەی بێباوەڕەکان بوو کە دایم وەکو ئەم کەسەوان سەر لێ شێواون و خوددا لەم چەند ئاەتەدا سەرنجمان بۆ لای چەند دیاردەیەکی فیزیایی ڕادەکێشێت لەوانە دیاردەی دەنگ دیاردەی ڕووناکی وەکو لە هەورە تروسکە و لە نووری خۆیدا باسی دەکات يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون ئەی خەڵکینە ئەو پەروەردگارە بپەرستن کە ئێوەی دروست کردووە و ئەوانەی پێش ئێوەشی دروست کردووە تاکو لە خوددا ترس بن الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون و ئەو خودایە سەوی بۆ ئێوە ڕاخستووە و ئاسمانی بۆ ئێوە کردووە بەبینا و هەر ئەو خودایە لە ئاسمانەوە ئاوتان بۆ دەنێرێت کە لەو ئاوەدا چەندین بەرووبووم زیندوو دەکاتەوە کە دەبێ بە ڕۆزیتان کەوابوو جگە لەو خودایە هاوبەشی بۆ پەیدا مەکەن و چاک ئەمە بزانن وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين وخدا دەفەرمێت ئەگەر ئێوە ئێستا گومانێکتان هەیە لەسەر ئەو قورئانەی کە نادوومانە بۆ بەندەکەمان کە محەممەدە درودی خوای لێ بێت دەکەوا بوو ئێوە سوورەتێکی وەکو ئەم سوورەتە بێنن و هاوبەشەکانیشتان بان بکەن جگە لە خوددا ئەگەر ئێوە ڕاست دەکەن تەحەداکردن فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين ئەگەر شی ناتوانن بیکەن و ئەگەر نەتانتوانی بیکەن ئەوە لە خوددا بترسن چونکە خوددا ئاگرێکی داناوە کە سوتەمەنەکەی مرۆڤ و بەردە و ئامادە کراوە بۆ بێباوەڕان
وبشر الذين آمنوا وعملوا الصالحات أن لهم جنات تجري من تحتها الأنهار كلما رزقوا منها من ثمرة رزقا قالوا هذا الذي رزقنا من قبل وأتوا به متشابها ولهم فيها أزواج مطهرة وهم فيها خالدون. وخدا دەفەرمێت مژدە بە ئیمانداران بدە ئەوانەی کار و کردەوەی چاک دەکەن کە بۆیان ئامادە کراوە بە هەشتانێک کە بە ژێریدا دەڕوا چەندین جۆگا و ڕووبار و کاتێک ڕۆزیەکیان بۆ دەبرێت ئەوان دەڵێن پێشتر لەم ڕۆزیەمان بۆ هاتووە بەڵام کاتێک تامی دەکەن دەبینن جیاوازە و بۆ ئەوان ئامادە کراوە هاوسەرانی پاک و ئەوان بە هەمیشەیی لەو بەهەشتەدا دەمێننەوە. إن الله لا يستحيي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها فأما الذين آمنوا فيعلمون أنه الحق من ربهم وأما الذين كفروا فيقولون ماذا أراد الله بهذا مثلا يضل به كثيرا ويهدي به كثيرا وما يضل بها إلا الفاسقين وما يضل به إلا الفاسقين. واتا خدا هیچ شەربێک ناکە ئەگەر نمونە بێنێتەوە بە مێشولەیەک یاخود بچووکتر لەو و ئەوانەی کە ئیماندارن دەڵێن دەزانن کە ئەوە ڕاستە و لە خوداوەیە بەڵام ئەوانەی بێباوەڕن گاڵتە دەکەن و دەڵێن خدا بۆچی نمونە بەشتی وا دەێنێتەوە هەندێکی پێ گومڕا دەبێت و هەندێکی پێ هیدایەت دەدرێت بەڵام لە ڕاستیدا کەسی پێ گومڕا ناکرێ جگە لە سنوور دەچووەکان. ئەم ئاەتە سەرنجمان بۆ زانستی زیندەوەزانی ڕادەکێشێت کە خوددا مەخلوقاتی هێندە بچووک بەڵکو لەوانیش بچووکتری دروست کردووە تاکو ئێمە لێ وردبینە و سەرنجمان بەرەولای ئەو جۆرە ئاژەڵانە ڕادەکێشێت. الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك هم الخاسرون. وخدا دەفەرمێت ئەوانەی کە پابەندن بە پەیمانەکانیانەوە دوای ئەوەی پەیمانیان بەستووە و خدا دەفەرمێت ئەوانەی کە پەیمانەکانیان دەشکێن دوای ئەوەی بەستویانە و ڕێگری دەکەن لە فەرمانەکانی خدا و کار دەکەن لەسەر گەندەڵی دروستکردن لە زەویدا ئەوانە گەلێکن کە زیانمەند دەبن. كيف تكفرون بالله وكنتم أمواتا فأحياكم ثم يميتكم ثم يحييكم ثم إليه ترجعون. وخدا دەفەرمێت چۆن بێباوەڕ دەبن بە خوددا دوای ئەوەی کە ئێوە مردوو بوون زیندوی کردنەوە و پاشان دەتانمرێنێت و پاشان زیندوتان دەکاتەوە و پاشان بەرەو لای ئەو پەروەردگارە دەگەڕێنەوە. هو الذي خلق لكم ما في الأرض جميعا ثم استوى إلى السماء فسواهن 7 سماوات وهو بكل شيء عليم. وخدا ئەو زاتەیە کە ئێوەی لە زەوی دروست کردووە و پاشان زەوی دروست کردووە و
و خدا ئاسمانەکانی ڕامهێناوە و حەوت ئاسمانەکەی دروست کردووە و خدا بەسەر هەموو شتێکدا زانا و کار دروستە. وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون. ويا كاتبك كاتك خدا بفريشتكاني ود من جنشيني خوم لزويدا دروز دكم. فريشتكاني وتيان چون جنشين دروز دكي لكاتك دا اوان خلافكاي دروز دكنو خويني يكتر درجن ويما يادي تو برز را دقرين و تو پیروز دكين و خداش فرموي من شتانك دزانمو يو نايزانن. وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني بأسماء هؤلاء إن كنتم صادقين. وخدا ناوي هموشتكاني فيري آدم كرد پاشان بفريشتكاني ود ايوه هوالم بني درباري ناوي امشتانا اگر ايوه رازقون. قالوا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. فريشتكان وتيان پاچو بيگردي بو تو اي خدا ايما شتيك نازانين تاكو تو فرمان نكي براستي تو خدایکی زاناو کار درستی. قال يا آدم أنبئهم بأسمائهم فلما أنبأهم بأسمائهم قال ألم أقل لكم إني أعلم غيب السماوات والأرض وأعلم ما تبدون وما كنتم تكتمون. وخدا با آدمی فرمو آدم ئێستا ناوی ئەو شانە بڵێ کە فێرم کردووی. کاتێک ئادەم ناوی شتەکانی وت خدا فەرمووی پێم نەوتن کە من زانای نێنی ئاسمانەکان و زەویم و من ئەو شتانە دەزانم کە دەیشارنەوە و ئەو شانەی کە ئاشکرای دەکەن. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى واستكبر وكان من الكافرين. وكاتك بملائكة كان متراكا كرنوش بو آدم برن همو كرنوش كان بو بد جگل إبليس دبيكا خوي بقو رزاني و چووە ڕیزی بێباوەڕ و دەخوات نەترسانەوە. وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين. وكاتك وترا أي آدم تو خێزانت لە بەهەشدا نیشتەجێبن و لە هەموو شتێک بخۆن لە هەموو بەروبوومێک و نزیکی ئەو دەرەختەمە بنەوە چونکە ئەچنە ڕیزی زاڵم و ستەمکارانەوە. فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كانا فيه وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو ولكم في الأرض مستقر ومتاع إلى حين. بەڵام شەیتان فریوی دان و لەو بەهەشتە بەدەرینان و پیان وترا بچنە خوارەوە دابەزن هەندێکتان دەبن بە دوژمنی هەندێکتان و لەو زەویەدا دەمێننەوە تاکو و کاتێکی دیاری کراو.
فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم. پاشان ئادەم داوای لێ خۆشبوونی لە خوددا کرد بە چەند کەلیماتێک وە خوددا زاتێکی تەوبە وەرگر و بەسۆزە. قل اهبطوا منها جميعا فإما يأتينكم مني هدى فمن تبع هداي فلا خوف عليهم ولا هم يحزنون. وخدا فرمووی هەمووتان تێک ڕادابەزن بۆ سەر زەوی ئەگەر هەر کەسێک لێوە شوێنی من کەوت بۆ هیدایەتدان ئەوە هیدایەتی دەدەم و دوای ئەوە هیچ ترسێکی نامێنێت و بۆ هیچ شتێک فەرۆش نابێت. والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب النار هم فيها خالدون. وأواني بێباوەڕ بوون و ئەوانەی ئاەتەکانی پەروەردگار بە درۆ دەزانن ئەوانە هاوڵی ئاگری دۆزەخن و بە هەمیشەیی تیایدا دەمێننەوە. يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأوفوا بعهدي أوف بعهدكم وإياي فارهبون. وخدا ڕوودەکاتە نەوەکانی ئیسرائیل و پێیان دەڵێ ئەی نەوەکانی ئیسرائیل یادی نیعمەتەکانی من بکەنەوە کاتێک بەسەرتا داڕشتومە و پابند بن بە بەڵێنەکانتانەوە منیش پابندە من بە بەڵێنی خۆمەوە و تەنها لە خوددا بترسن. وآمنوا بما أنزلت مصدقا لما معكم ولا تكونوا أول كافر به ولا تشتروا بآياتي ثمنا قليلا وإياي فاتقون. وشوێنی ئەو بەرنامەی بکەون کە نادوومە کە بە ڕازدانەری ئەوانەی پێشخۆیەتی و مەبن بە یەکەم بێباوەڕ پێی و ئاەتەکانی خوددا مەفرۆشن بە چەند درهەمێکی کەم و تەنها لە خوددا بترسن. ولا تلبسوا الحق بالباطل وتكتموا الحق وأنتم تعلمون. ودا فرميت هرگيز حق بباطل دام بوشن و هرگيز حق راسي مشانوا لكاتك دائي و دزانن. وأقيموا الصلاة وآتوا الزكاة واركعوا مع الراكعين. ونوجكانتان بباشي انجام بدن و زكاتي مالتان بدن ولقل كرنوش بران دا كرنوش برن. أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. ئایا دەکرێت ئێوە فەرمان بە چاکە دەدەن و خۆتان نەبیرتان کردووە و لە کاتێکدا ئێوە کتاب دەخوێننەوە کە تەوراتەکەی موسایە ئایا کەی ژیر دەبن و بیرتان دەخەنە کار؟ واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين. ودەست بگرن بە ئارامگرتن و نوێژەکانتانەوە بەڕاستی دەستگرتن بەم دوانەوە قورسە ئەگەر کەسێک خۆڕاگر نەبێت و خشوعی پەروەردگاری نەبێت. الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون. ئەوانەی کە گومانیان هەیە بۆ لای پەروەردگاریان بگەڕێنەوە بەڕاستی گومانەکانیان هەروا دەردەچێت و دەگەڕێنەوە بۆ لای پەروەردگاریان. يا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأني فضلتكم على العالمين. ئەینەوە کانی ئیسرائیل یاد ئەو نیعمەتانە بکەن کە بەسەر ئێوەدا ڕشومە و من فەزلی ئێوەم داوە بەسەر تەواوی جیهانیانە
واتقوا يوما لا تجزي نفس عن نفس شيئا ولا يقبل منها شفاعة ولا يؤخذ منها عدل ولا هم ينصرون. ولو ڕۆژە بترسن هیچ کەسێک فریای کەس ناکەوێت و هیچ کەسێک ناتوانێت تکا بۆ کەسی تر بکە و هیچ کەسێک بارمتەی لێوە ناگیرێت و هیچ کەسێکی سەر ناخرێت جگە لە خوددا نەبێت. وإذ نجيناكم من آل فرعون يسومونكم سوء العذاب يذبحون أبناءكم ويستحيون نساءكم وفي ذلكم بلاء من ربكم عظيم. ويا ديو كاتب كان وكاتك يوم نزقار كدلا بنا مال ظالمكي فرعون كسختين سزان بو ايودانا قراني اوانه كشتو كشاني اوانه هشتو بخدمتكار بو خوان و لم تاخي كنويدا بندي زور هبو للان خدا وبو ايوه. وإذ فرقنا بكم البحر فأنجيناكم وأغرقنا آل فرعون وأنتم تنظرون. ويا ديو كاتب كان وكاتك درياما ليك ترجع كردوا يوم رزقار كرد لبن مالي فرعون وابن مالي فرعون غرقي دريابون وإيوه بشاي خوتان أوان تان دبيني شون جاني عندك كيشا. وإذ واعدنا موسى 40 ليلة ثم اتخذتم العجل من بعده وأنتم ظالمون. ويا ديو كاتب كان وكاتك جوان ما لقل موسى دانا بشل روش باش أوا يو دسنا كدبا جورك فلسطين دواي أورو داوا بلاستي يو ظالم واستمكار بون. من بعده وأنتم ظالمون ثم عفونا عنكم من بعد ذلك لعلكم تشكرون. وباش أوا خدا لتان خوش بو أوي سپاس گزاري تنها بو پروردگار بكن. وإذ آتينا موسى الكتاب والفرقان لعلكم تهتدون. وادي وكاتب كان وكاتك خواي قولا كتابو توراتي بموسى بخشي لكاتك دا جاكروي حقنا حق بو أوي يورن ماي بيور بقرن. وإذ قال موسى لقومه يا قوم إنكم ظلمتم أنفسكم باتخاذكم العجل فتوبوا إلى بارئكم فاقتلوا أنفسكم ذلكم خير لكم عند بارئكم فتاب عليكم إنه هو التواب الرحيم. ويأديو كاتب كانوا كاتك موسى بقومكي ود براسي يو استمتان لخوتان كد بويكا جورك برسيتان كد كواتا توبه بكنو بقرنو بولاي پروردگارتان و با استمكاركانتان بكجن لنا خوتان دا او باشتر بو خوتان للاي پروردگارتان اگر ايو براسي توبتان كردوا چونك براسي خدا توبه ورگرو بسوزه. وإذ قلتم يا موسى لن نؤمن لك حتى نرى الله جهرة فأخذتكم الصاعقة وأنتم تنظرون. وادي وكاتب كان وكاتك بموسى تاود باورت بينالين تاكو خدا بچاي خوما نبينين وخدا لويدا يوي همو بوران نوا وجاري كزين دوي كدنوا بو اوي پنور بگرنو بچاي خوتان بينيتان. ثم بعثناكم من بعد موتكم لعلكم تشكرون. وخدا يوي زندو كدنوا دواي او مردنا بو اوي تنها سپاس گزاري بو پروردگار تام كن.
وظللنا عليكم الغمام وأنزلنا عليكم المن والسلوى كلوا من طيبات ما رزقناكم وما ظلمونا ولكن كانوا أنفسهم يظلمون. وخدا بسر أوى نعمتي دنات لو أنا گۆشتی پەلەوەر و گۆشتی باڵندە و گەزۆ و پێی دەوتن لەو نعمەتانە بخۆن کە خوددا نادوێتی بەسەرتاندا ڕۆزی داون و خوددا ستەمی لێ نەکردوون بەڵکو ئەوان خۆیان ستەمیان لە خۆیان کردووە. وإذ قلنا ادخلوا هذه القرية فكلوا منها حيث شئتم رغدا وادخلوا الباب سجدا وقولوا حطة نغفر لكم خطاياكم وسنزيد المحسنين. ويا ديو كاتب كانوا كاتب خدا بيوتن بسنا أو شاروا كبيت المقدس ولويدا داوي هشتب كان حاضرة و كاتك چونا درگاكوا بكرنوشو بسنا درگاكوا و داوای لێبوردن لە خوددا بکەن تاکو خوددا لە تاوانەکانتان خۆش بێ و خوددا پاداشتی زیاتر بۆ چاکەکارانتان ئامادە دەکات. فبدل الذين ظلموا قولا غير الذي قيل لهم فأنزلنا على الذين ظلموا رجزا من السماء بما كانوا يفسقون. بەڵام ئەو ستەمکارانە ئەوەیان گۆڕی کە خوددا پێیوتبوون وشەیەکی تریان بەکارهێنا کە بێ ئەدەبی بوو لە جاتی ئەو وشەیە و خوددا نادی بۆ سەر ستەمکارەکانیان تاوانی پڕ بە ئێژ لە ئاسمانەوە بەهۆی ئەو لە سنوو دەرچوویانەوە. وإذ استسقى موسى لقومه فقلنا اضرب بعصاك الحجر فانفجرت منه 12 عينا قد علم كل أناس مشربهم كلوا واشربوا من رزق الله ولا تعثوا في الأرض مفسدين. ويا ديو كاتب كانوا كاتك داوي أوتانا مساكر ومساج گۆچانەکەی کێشابە بەدێکدا دەست بەجێ لە بەردەکەیە 12 کانی دەرچوو هەر میلەتێک لێەوە کە 12 تایافەی بەنی ئیسرائیلن هەر تایافەیەک بەپەلە کانی خۆی ناسیەوە و چوو ئاوی لێ خواردەوە و خوددا پێوتن بخۆن و بخۆنەوە لەو ڕۆزیی بۆم داناون و هەرگیز تۆوی خراپە لە زەویدا مەچێنن. وإذ قلتم يا موسى لن نصبر على طعام واحد فادع لنا ربك يخرج لنا مما تنبت الأرض من بقلها وقثائها وفومها وعدسها وبصلها قال تستبدلون الذي هو أدنى بالذي هو خير اهبطوا مصرا فإن لكم ما سألتم وضربت عليهم الذلة والمسكنة وباءوا بغضب من الله ذلك بأنهم كانوا يكفرون بآيات الله ويقتلون النبيين بغير الحق ذلك بما عصوا وكانوا يعتدون. ويا ديو كاتب كانوا كاتك بموسى تاود إما لسديك خوادنا آرام ناقلين كبريتي بولا گۆشتی گەزۆ و پەلەوەر بەڵکو داوا لە خوددا بکە کە بۆمان دەربێنێ لەو زەویە پاقلە و خەیار و سیر و نیسک و پیاس و خوددا فەرمووی ئەو شتە باشانەی من بۆتان دەنێرم دەیگۆڕنەوە بەوە کە لە کاتێکدا ئەوانەی خوددا باشترە و خوددا بەوەی ئەمە لێیان تووڕە بوو فەرمووی دەبستن بستنە بیابان و بەهۆی ئەو کارێکی ئەوە دەتان کرد با سەرگەردان بن لە بیاباندا و خوددا دوای ئەوە هەژاری و
نەهامەتی بەسەردا نادن و سزا لەسەر سزا چونکە ئەوان بێباوەڕ بوون بە ئاەتەکانی پەروەردگار و پەیامبەرانیان دەکوژ بەبێ حەق و ئەم تاوانایی بۆیان نرا بەوەی ئەوە بوو کە لە سنوور دەرچوو بوون و سەرکێشی فەرمانەکانی خودایان دەکرد. إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابين من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. بەڕاستی ئەوانەی باوەڕیان هێناوە و ئەوانەی کە لەگەلی جوولەکە ئیماندار بوون و لە مەسیحیەکان و ئەوانەی شوێنی ئاینی داود کەوتون و ئیمانی ڕاستیان هێناوە بەخوا و بە ڕۆژی دوایی وە کردەوەی چاکیان کردووە ئەوە پاداشتی نەبراوەیان لای پەروەردگاریان بۆ ئامادەیە و هیچ ترسێکیان نییە و هیچ پەرۆژ نابن دوای ئەم ڕووداوە. وإذ أخذنا ميثاقكم ورفعنا فوقكم الطور خذوا ما آتيناكم بقوة واذكروا ما فيه لعلكم تتقون. وادي و كاتب كنو كاتك خدا پەیمانی لێوەرگرتن و چیای تووڕی بەسەرتانەوە ڕاگرت کە بەوەی دەست بە پەیمانی خواوە بگرن بە بەهێز و یادی بکەنەوە بۆ ئەوەی لە خدا ترس بن. ثم توليتم من بعد ذلك فلولا فضل الله عليكم ورحمته لكنتم من الخاسرين. وپاش ئەوە ئەی بەنی ئیسرائیل ئێوە پشتان هەڵکرد لە دوای ئەم پەیمانە بە هێزەی خوددا، بەڵام ئەگەر نیعمەتی خوددا نەبوایە لەسەرتان و سۆسی ئەو نەبوایە بەڕاستی ئێوە زیانمەند دەبوون. ولقد علمتم الذين اعتدوا منكم في السبت فقلنا لهم كونوا قردة خاسئين. بەڕاستی خوددا دەزانێ بەو دەستدرێژی و ستەمەی کە کردتان لە ڕۆژی شەمەدا و پاش ئەوە خوددا خەشمی لێگرتن و پێیوتن دەببن بە مەیمون و بەرازی لە سنوور دەرچوو. فجعلناها نكالا لما بين يديها وما خلفها وموعظة للمتقين. تاکو ببن بە پەند و وانە بۆ ئەوانەی سەردەمی خۆتان و ئەوانەی دوای خۆتان و ببن بە پەند و ئامۆژگاری بۆ گەلی لە خوددا ترسان. وإذ قال موسى لقومه إن الله يأمركم أن تذبحوا بقرة قالوا أتتخذنا هزوا قال أعوذ بالله أن أكون من الجاهلين. وادي وكاتب كانوا كاتك موسى بيوتن خدا فرمانتان پێدەکا بەوەی کە مانگایەک سەر ببڕن. ئێوە ڕوتان موسا ئەوە بە ئێمە ڕادەبێری و موساوتی پەنا بە خوددا دەگرم کە لە نەفامان بم. قالوا ادع لنا ربك يبين لنا ما هي قال إنه يقول إنها بقرة لا فارض ولا بكر عوان بين ذلك فافعلوا ما تؤمرون. بني إسرائيل زیاتر لە سەخۆیان قورس کرد ماڵەکەیان سەر نەبڕی بەڵکو بیانویان لێ دۆزیەوە وتیان بە پەروەردگار بڵێ بۆمان ڕوون کاتەوە ئەو مانگایە چۆنییە و خوددا فەرمووی ئەو مانگایە نە قەڵەوە و نە زەعیف لە بینی هەردووکیاندایە ئەو کارە بکەن کە فەرمانتان پێکراوە واتە مانگەکە سەر ببڕن. قالوا ادع لنا ربك يبين لنا ما لونها قال إنه يقول إنها بقرة صفراء فاقع لونها تسر الناظرين. وپاشان وتیان بە خوددا بڵێ ڕوونی کاتەوە کە ئەو مانگایە ڕەنگی چۆنە و خوددا فەرمووی ئەو مانگایەکی زەردە هیچ پەڵەیەکی تێدا نییە
ئەوانەی کە سەیری دەکەن سەرنڕاکێشە بۆیان. قالوا ادع لنا ربك يبين لنا ما هي إن البقرة شابه علينا وإنا إن شاء الله لمهتدون. وتیان لە پەروەردگار بپرسە بۆمان ڕوون کاتەوە بەڕاستی ئێمە ئەو مانگایەمان لێ تێک چووە و ئەگەر خوددا بیەوێت ئێمە ڕێنمایی وەردەگرین. قال إنه يقول إنها بقرة لا ذلول تثير الأرض ولا تسقي الحرث مسلمة لا شية فيها. قالوا الآن جئت بالحق فذبحوها وما كانوا يفعلون. خدا فەرمووی بەڕاستی ئەو مانگایە ڕانێنراوە کە زەوی بکێڵێت و کوشتوکاڵی پێناکەن بێپەڵەیە و هیچ نەخۆشیەشی نییە. پاشان بنی ئیسرائیل وتیان ئێستا حەقمان پێگەشت و پاشان مانگەکەیان سەربڕی ئەگەر چی خەریک بوو پەشیمانیش بنەوە لەو کارە. وإذ قتلتم نفسا فادارأتم فيها والله مخرج ما كنتم تكتمون. ویا دێو کاتە بکەنەوە کە کەسێکتان بەبێ تاوان کوشت و خۆتان لێلا دەدا بەڵام خوددا دەریەخات هەر شتێک کە ئێوە دەیشارنەوە. فقلنا اضربوه ببعضها كذلك يحيي الله الموتى ويريكم آياته لعلكم تعقلون. و پاشان مانگەکەیان سەربڕی و پێمان وتن کە گۆشتی مانگەکە بێنن بە مردووەکەدا بەم جۆرە زیندوو بوویەوە و بەم شێوازە خوددا مردووەکان زیندوو دەکاتەوە تاکو بێت بە نیشانەیەک بۆ ئەوەی دەرسی لێوەربگرن و ژیری بخەنە کار. ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة وإن من الحجارة لما يتفجر منه الأنهار وإن منها لما يشقق فيخرج منه الماء وإن منها لما يهبط من خشية الله وما الله بغافل عما تعملون. باش ئەم هەموو بەڵگەیە دڵیان ڕق بوو بەڵکو ڕقت وەکو بەرد و لەبەر ڕقتر ئەگەرچی هەندێک لەبەرد هەیە کە تێیدا ڕووبار جاریە بێت و دێتە دەرەوە و هەندێک لەو بەردانە کانی لێوە یێتە دەرەوە و هەندێک لەو بەردانە لە شاخەکانەوە لە ترسی خوددا دەکەونە سەر زەوی و خوددا هەرگیز بێ ئاگا نییە لەو کار و کردەوانەی کە ئێوە دەیکەن. أفتطمعون أن يؤمنوا لكم وقد كان فريق منهم يسمعون كلام الله ثم يحرفونه من بعد ما عقلوه وهم يعلمون. ئێوە دەزانەوێت کە ئەوانە باوەڕ بێنن لە کاتێکدا ئەوان کۆمەڵێکیان تێدایە کە وشەکانی پەروەردگار و ئاەتەکانی پەروەردگار دەبیستن پاشان دەیگۆڕن بە پێی بیری خۆیان لە کاتێکدا دەزانن کە ئەم کارە خراپە. وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلا بعضهم إلى بعض قالوا أتحدثونهم بما فتح الله عليكم ليحاجوكم به عند ربكم أفلا تعقلون. وكاتك دەگەن بە ئیماندارەکان دەڵێن ئیمانمان هێناوە وەکو ئێوە و کاتێک هەندێکیان دەگەن بە هەندێکیان لۆمە و سەرزەنشتی یەکتر دەکەن دەڵێن ئەوە بۆ باسی ئەو شتتان کرد کە خوددا لە تەوراتدا باسی کردووە. ئایا ناترسن ئەو موسڵمانانە بیکەن بە بەڵگە بەسەرتانەوە لای پەروەردگار؟ ئایا بۆچی ژیریتان ناخەنە کار؟
أولا يعلمون أن الله يعلم ما يسرون وما يعلنون ئایا ئەوانە نازانن کە خوددا هەموو شتێک دەزانێت لەوانەی کە دەیشارنەوە و لەوانەی کە ئاشکرای دەکەن ومنهم أميون لا يعلمون الكتاب إلا أماني وإن هم إلا يظنون وەزۆرێک لەو بەنی ئیسرائیلیانە نەخوێنەوارن هیچ شتێک لە دەربارەی کتابی خوددا نازانن وا دەزانن تەنها چەند بەڵێنێکە و دڵی خۆیانی پێخۆش دەکەن و ئەوانە تەنها گومان دەبن فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون جا هاوار و واویلا بۆ ئەوانەی کە بەرەستی خۆیان شتێک دەنووسن و دەڵێن ئەمە لەلایەن خودداوەیەوە بۆ ئەوەی چەند درهەمێکی پێ پەیدا بکەن و هاوار و واویلا بۆ ئەوانەی کە ئەو شتانە دەنووسن بە ناوی خودداوە و هاوار و بۆ واویلا بۆ ئەو کەسانەی کە کەسابەتێکی وەها دەکەن وقالوا لن تمسنا النار إلا أياما معدودة قل أتخذتم عند الله عهدا فلن يخلف الله عهده أم تقولون على الله ما لا تعلمون وأوان دەڵێن ئێمە لە ئاگری دۆزەخدا نامێنینەوە چەند ڕۆژێکی دیاری کراونە بێ ئەی محەممەد پیان بڵێ ئایا پەیمانتان لەگەڵ خوددا هەیە کە پەیمانی خۆی باتە سەر لەگەڵتان دەربارەی ئەوەی لە ئاگردا کەم دەمێننەوە یاخود ئەوان شتێک دەڵێن کە زانیاریان لەسەری نییە بلى من كسب سيئة وأحاطت به خطيئته فأولئك أصحاب النار هم فيها خالدون بەڵکو ئەوانە کە کەسابەتێکی خراپ دەکەن و تاوانەکانیان دەوری داون و ئەوانە هاوڵی ئاگری دۆزەخن و بە هەمیشەیی تێیدا دەمێننەوە والذين آمنوا وعملوا الصالحات أولئك أصحاب الجنة هم فيها خالدون وأوانەی کە ئیمانیان هێنا و کار و کردەوەی چاکیان کردووە ئەوانە هاوڵی بەهەشتن و بە هەمیشەیی تێیدا دەمێننەوە وإذ أخذنا ميثاق بني إسرائيل لا تعبدون إلا الله وبالوالدين إحسانا وذي القربى واليتامى والمساكين وقولوا للناس حسنا وأقيموا الصلاة وآتوا الزكاة ثم توليتم إلا قليلا منكم وأنتم معرضون ویا دیو کاتە بکەرەوە کاتێک کە پەیمان بە بەنی ئیسرائیل درا کە جگە لە خوددا کەس نەپەرستن و لەگەڵ دایک و باوکیان چاکەکاری بکەن و لەگەڵ خزمانیان چاکەکار بن و لەگەڵ هەتیوان چاکەکار بن و لەگەڵ فەقیران و هەژاران چاکەکار بن بۆ وشەی جوان لەگەڵ خەڵکی بدرکێنن و پابند بن نوێژەکانیانەوە و زەکاتی ماڵیان دەربکەن بەڵام پشتیان تێکرد تەنها کەمێکیان نەبێت و دوای ئەوە ڕویان وەرگێڕا وإذ أخذنا ميثاقكم لا تسفكون دماءكم ولا تخرجون أنفسكم من دياركم ثم أقررتم وأنتم تشهدون و دیو کاتە بکە کاتێک پەیمانتان لێ وەرگیرا کە خوێنی یەکتر نەڕژن و خۆتان لە ماڵی خۆتان بەدەر نەنێن و ئێوە پەیمانتاندا شاهد بوون لەسەر ئەو پەیمانە
ثم أنتم هؤلاء تقتلون أنفسكم وتخرجون فريقا منكم من ديارهم تظاهرون عليهم بالإثم والعدوان وإن يأتوكم أسارى تفادوهم وهو محرم عليكم إخراجهم أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض فما جزاء من يفعل ذلك منكم إلا خزي في الحياة الدنيا ويوم القيامة يردون إلى أشد العذاب وما الله بغافل عما تعملون. وپاش ئەوە ئێوە کۆمەڵێکی ترتان دەکوش و هەنێکتان ئەماڵی خۆتان بەدەردەنا و پشگیریتان لە ستەمکارەکە دەکرد لەسەر تاوان و خراپە و کاتێک کە ئەسیرێکتان دەبوو فیدێتان بەرامبەری دەدا لە کاتێکدا ئەمە حەرام بوو لەسەرتان کە یەکتر بەدەربنێن. ئایا ئێوە بڕواتان هێناوە بە هەندێک لە کتابی خوددا کە تەوراتە و بە هەندێکیشی بێ باوەڕن و تەطبیقی ناکەن جا بێ پاداشتی ئەوە چی بێت کام کارە دەکات تەنها سەرشۆڕینە بێت لە ژیانی دنیادا و ڕۆژی قیامەتیش دەنێرێت بۆ ناو سەختترین سزا و خوددا بێ ئاگا نییە لەو کار و کردەوانەی کە ئێوە دەیکەن. أولئك الذين اشتروا الحياة الدنيا بالآخرة فلا يخفف عنهم العذاب ولا هم ينصرون. ئەوانەتان کە ئەو کاراکەن ئەوە ژیانی دنیایان کڕیوە بەرامبەر بە قیامەتیان و هەرگیز سزایان لەسەر سەخت ناکرێ و هیچ کەسیش ئەوانە سەر ناخات. ولقد آتينا موسى الكتاب وقفينا من بعده بالرسل وآتينا عيسى ابن مريم البينات وأيدناه بروح القدس أفكلما جاءكم رسول بما لا تهوى أنفسكم استكبرتم ففريقا كذبتم وفريقا تقتلون. بەڕاستی خوددا نردوێتی بۆ سەر موسا کتابێک کە تەوراتە و پشتگیری کردووە بە چەندین پێغەمبەر و هەروەها نردوێتی بۆ سەر عیسای کوڕی مەریەم بەڵگەی ڕوون و پشتگیری کردووە بە گیانی پیرۆز. ئایا دەکرێ پێغەمبەرێک بۆ ئێوە بنێرن لەگەڵ هەوا و ئارەزوونتاندا نەگونجێ خۆ بە گەورە بزانن بەسەریدا گروپێکتان بە درۆی بزانن و گروپێکتان ئەوان بکوژن؟ وقالوا قلوبنا غلف بل لعنهم الله بكفرهم فقليلا ما يؤمنون. و ئێوە دەڵێن دڵەکانمان قفلی لێدراوە و دڵەکانمان بەسراوە بەڵکو نەفرەتی خودداتان لەسەر بێت بەهۆی ئەو کوفرەی کە دەیکەن چونکە کەمێک لێوە ئیمان دەهێنن. ولما جاءهم كتاب من عند الله مصدق لما معهم وكانوا من قبل يستفتحون على الذين كفروا فلما جاءهم ما عرفوا كفروا به فلعنة الله على الكافرين. وكاتێک کتابێکی خوددا دەنێرێتە سەردان بەڕازدانەری ئەوانەی پێشخۆشیەتی بەڵام کۆمەڵێک لێەوە دەیشارنەوە بێباوەڕ دەبن پێی و کاتێک کە کتابەکە دەگاتان لاتان دەیناسنەوە دەزانن کە لە لای خودداوەیە بەڵام بێباوەڕ دەبن کە ئەوە بوو نەفرەتی خوددا لەسەر کۆمەڵی بێباوەڕان بێت. بئس ما اشتروا به أنفسهم
أن يكفروا بما أنزل الله بغيا أن ينزل الله من فضله على من يشاء من عباده فباءوا بغضب على غضب وللكافرين عذاب مهين. براسي كرين فروشنيكي خرابتان كرد کە بێباوەڕ بوون بەوەی کە خوددا نردوێتی و بەوەی کە خوددا فەزلی خۆی دەنێرێت بۆ سەر هەر کەسێک کە بێوێت کەوا بوو سزا لەسەر سزا بۆتان داباری و بۆ بێباوەڕان سزای پڕئێش ئامادەیە. وإذا قيل لهم آمنوا بما أنزل الله قالوا نؤمن بما أنزل علينا ويكفرون بما وراءه وهو الحق مصدقا لما معهم قل فلم تقتلون أنبياء الله من قبل إن كنتم مؤمنين. وكاتك بيان بوتريت باور بينن بويك خدا داي بزانوا او اندلن باور من تنها بوي بوسر خومان دابزيوا وبي باور بن بواني كجگل اوي بو خوان دابزيوا لكاتك دا دزان كاوا حق راستيو برازدانلا وخدا دلت بيان دل باش بوچي پیغمبراني خدا بنا حق دا كوجن لپیش دا اگر ايوا ايمان دارن. ولقد جاءكم موسى بالبينات ثم اتخذتم العجل من بعده وأنتم ظالمون. براستی موسى لپیشدا بچندین بلگی رونەوە هاتە سەرتان بەڵام ئێوە دەستان کرد بە گوێرەکە پەرستی دوای ئەوە لە کاتێکدا ستەمتان کرد. وأنتم ظالمون وإذ أخذنا ميثاقكم ورفعنا فوقكم الطور خذوا ما آتيناكم بقوة واسمعوا قالوا سمعنا وعصينا وأشربوا في قلوبهم العجل بما كفروا قل بئس ما يأمركم به إيمانكم إن كنتم مؤمنين. ويا ديو كاتب كرو كاتك پەیمان تان بەز و کێوی توور بەسەرتانەوە بەرز کرایەوە کە دەست بگرن بە تەوراتەوە و گۆڕایاڵی بکەن بەڵام ئێوە وتان بیستمان و لە هەمان کاتا سەرپێچیتان کرد و ئێستاش خۆشەویستی گوێرەکە پەرستیەکە لە دڵتان داماوە بەهۆی ئەو بێباوەڕیەتانەوە. ئەی محەممەد بڵێ ئایا خراپی ئیمانەکەتان وا فەرمانتان پێیەکات ئەگەر ئێوە ئیماندارن؟ قل إن كانت لكم الدار الآخرة عند الله خالصة من دون الناس فتمنوا الموت إن كنتم صادقين. پیان بڵێ ئەگەر ماڵی دواییتان دەوێت ئەوە کاری چاو بکەن و ئەوە باشترە بۆتان ئەگەر ئێوە ڕاست دەکەن کەواتە تەمەنای مەرگ بن ئاواتەخوازی بەدەم بخوازن ئەگەر ئێوە ڕازگۆن و ماڵی دوایی و قیامەتدان پێ باشترە. ولن يتمنوا أبدا بما قدمت أيديهم والله عليم بالظالمين. لكاتێکدا کە هەرگیز ئاواتەخوازی مردن نابن بەهۆی ئەو کارە خراپانەی پێشتان خستووە و خوددا زانایە بەگەلی ستەمکاران. ولتجدنهم أحرص الناس على حياة ومن الذين أشركوا يود أحدهم لو يعمر 1000 سنة وما هو بمزحزحه من العذاب أن يعمر
والله بصير بما يعملون بەڕاستیەوە لە خەڵکی زیاتر پەرۆشی ژیانی دنیان بە تایبەتی لە بێ باوەڕەکان لە هاوڵدانەران هەر کەسێک لێەوە ئاواتی ئەوەیە کە 1000 ساڵ بژی ئەگەر چی ئەو تەمەنە درێژەش ناتوانێت ئێوە لە سزای سەخت ڕزگار بکات ئەگەر تەمەن درێژیش بن و خوددا بیسەر و بینایە بەو کار و کردەوانەی کە ئێوە دەیکەن. قل من كان عدوا لجبريل فإنه نزله على قلبك بإذن الله مصدقا لما بين يديه وهدى وبشرى للمؤمنين. أي محمد بلي هر كسك ليوكا دوجمناتي جبرائيل بكات لكاتيك دا أو قرآنينا دوتا ستو بفرماني خواه برازدانري أواني پیش خوهتی ورنمايو مجددر با قلي باوردارات. من كان عدوا لله وملائكته ورسله وجبريل وميكال فإن الله عدو للكافرين. بڵێ هەر کەسێک بێباوەڕ بێت بە خودا و فریشتەکان و پێغەمبەران و جبرائیل و میکائیل ئەوە خودا دوژمنە بەرامبەر بێباوەڕەکان و سزای سەختیان بۆ ئامادە دەکات. ولقد أنزلنا إليك آيات بينات وما يكفر بها إلا الفاسقون. بەڕاستی نادراوەتە سەرتۆ ئايات و بەڵگەیڕوون و کەس بێ باوەڕ نابێت تەنها لە سنوور دەرچووەکان نەبێت. أو كلما عادوا عهدا نبذه فريق منهم بل أكثرهم لا يؤمنون. دەکرێت هەر کاتێک پەیمانێک دەبەسێت کۆمەڵێک لێەوە پەیمانەکە هەڵدەوەشێنەوە بەڕاستی زۆربەیان باوەڕیان نەهێنا و بێ ئیمانن. ولما جاءهم رسول من عند الله مصدق لما معهم نبذ فريق من الذين أوتوا الكتاب كتاب الله وراء ظهورهم كأنهم لا يعلمون. وهر کاتێک پێغەمبەرێک لەلایەن خوداوە ڕەوانە بکرێت و بەڕازدانەر بێت بۆی کە نێردراوە ئەوە کۆمەڵێک لە ئێوە پشتی لێ دەکەن و پشت دەکەن لە کتابی خودا و کتابی خوا پشتگوێ دەخەن و بە شێوازێکە کە هەر نەتان بینێبی و نەتان بیست بێت و نەتان زانی بێت. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تاکو بێگەشتەوەمان لە ئەڵقەی سبەی هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرین. ڕێزی پێشکەشکاری بەرنامە ڕۆمیان فارس و برایانی کۆنتڕۆڵ قەول و فەرمونون. خواتان لەگەڵ تاعاتی هەموو لایەکتان قبوڵ. رسول الله يا شاي مدينة يا شاي مدينة هركز عاشق دار دلي مشكينا دلي مشكينا يا رسول الله يا شاي مدينة يا شاي مدينة هركز عاشق دار دلي مشكينا دلي مشكينا
مشكينا Vamos